جیهان لە دوانزەی ئابی هەموو ساڵێکدا وەک بۆنەیەکی نێودەوڵەتی ڕێز لە وزە و تواناکانی لاوان دەگرێت، بەڵام گەنجی کورد لەم یادەدا سەیری دەستە قلیشاوەکانی و بڕوانامە تۆزیێنیشتوەکانی دەکات و بەرپرسێک نییە خۆی لە کێشەکانی نزیک بکاتەوە. گەنجی کورد دوای 16 ساڵ شەونخۆنی و بەسەربردنی تەمەنی لە ناوەندەکانی خوێندندا لەبری ئەوەی لە کەرتی گشتی یان تایبەتدا کاری بۆ بدۆزرێتەوە نەهامەتیەکانی دەست پێ دەکات کە جگە لە بێهیوایی دەبێت لە سفرەوە دەست پێ بکاتەوە. دەسەڵاتی کوردی لە ماوەی 34 ساڵی ڕابردوودا نەیتوانیوە ژینگەیەکی وا بخولقێنێت کە تیایدا بڕوانام و پسپۆڕی ببێتە پێوەەر بۆ کارکردن و گەنج هەست بکات کە خوێندن لەم وڵاتەدا بەهای هەیە. بەڵام ئەوەی ئێستا دەبینرێت سوپایەکی گەورەی بێکارانە کە ناچارن بۆ پارویەک نان دوور لە پسپۆڕەکانیان سەختترین کارەکان ئەنجام بدەن یان لە سووچی ماڵەکاندا چرای ئومێدیان خامۆش ببێت. زۆڵمی بێ ئەندازەی دەسەڵاتدارانی هەرێم تەنیا برسێتی بەرهەم نەهێناوە، بەڵکو بێئومێدیکی وای چاندووە کە هەزاران گەنج ڕێگای مرگ و هەندەران هەڵبژێرن. ئەو گەنجانەی کە دەبوو هەوێنی ئاوادانکردنەوەی نیشتیمان بن تەرمی بەشێکیان لە دەریاکاندا دەدۆزرێتەوە، کاتێکیش لە ناوخۆدا دەنگی ناڕەزایی بەرز دەکەنەوە. وەڵامی دەسەڵات تەنها لولەی تفەنگ و گرتوخانە و سەرکوتکردنە. نوێترین نمونەی بێباکی ئەم دەسەڵاتە بڕیاری وەزارەتی خوێندنی باڵا بوو بۆ دامەزاندنی 1000 کەس بە گرێبەست، بەڵام هێشتا مەرەکەبی بڕیارەکە وشک نەبووەوە، حکومەت بڕیارەکەی هەڵۆشاندەوە. ئەمە نەک هەر گەڵتەجاری بوو بە هەستی هەزاران دەرچوو، بەڵکو تیرۆرکردنیە و دوایین تروسکە ئومێدە بوو کە لە دڵی لاواندا مابووەوە. ترسناکترین هەڕەشا کە ئێستا ڕووی لە لاوان کردووە بەڵاوبوونەوەی ترسناکی مادەی هۆشبەرە. ئامارەکان دەڵێن لە سەدا 18 توشبووان لە هەرێمی کوردستان تەمەنیان لە نێوان 15 بۆ 25 ساڵیدایە. بێکاری و جیاوازی چینایەتی و چەوسادنەوەی گەنجان لەلایەن حیزبە دەسەڵاتدارەکانەوە باشترین ژینگەیان بۆتە شەنەسەندنی ئەم ژەهرە ڕەخساندووە. 34 ساڵی حکومڕانی حیزبە دەسەڵاتدارەکان تەنها بێئومێدی و کۆچ و فەوتانی تەمەنی بۆ گەنجان بەرهەم هێناوە. گەنجی کورد شایستەی ژیانێکی باشترە، نەکەوەی لە وڵاتانی خۆیدا غەریب و لە هەندەرانیشدا بێناسنامە بێت.